هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ لە کابینەی نوێم بۆ پاڵپشتیکردنی جوتیاران ساختکردنەوەی بەرهەمەکانیان بەردەوامە. هەوڵەکانی حکوومەت هێرێمی کوردستان بۆی کە بەردەوام بێت لە داهاتوش بۆ ساڵی نوێ بێگومان بەردەوامە. جوتیاران ئەم ساڵیش دڵخۆشەکرێن بۆ ئێمە لە زاری بەڕێز ڕێژین سدیقەوە کە بەرەوبەری پەسەندکردنی بنەتۆی لە وەزارەتی کشتتوکاڵ بزانین هەوڵەکانیان چۆنە و دەیبیستین. بەڕێز ڕێژین بەخێر هاتیەم کاتت باش. ئەزانین خەمخۆری وەزارەتەکە لە کابینەی نوێم و حکوومەت هێرێمی کوردستان بەردەوامە. مژدەی چیان بە جوتیاران کە بۆ ئەم ساڵ پلانتان چیە و چیان بۆ ئەکەن؟ طبعی پێشەکی زۆر سپاس. هەر وەک لە راپۆرتەکە ئاماژتان پێکرد خۆی ینی گەورەترین کێشەی جوتیار ئەوە بوو بەرهەمەکەی تەسویق نەدەکرا. لە مەبەستم تەنها گەنم نییە هەموو بەرهەمەکانی تر بە خۆشحالیەوە بۆ ماوەی 2 ساڵە ئەم دوو کۆمپانیایە دامەزراون کۆمپانیا کەرتی تایبەتن و توانیتیان ئەو بەرهەمە گەنمەی کە لە دەرەوەی پلانی بە بازارکردنی گەنمە لە سایلۆکانی سەر بە حکوومەتی عراقی فیدرال ئەو دوو کۆمپانیا دەتوان ئەو گەنمە بە وەرگرنەوە و بتوانن بەرهەمی ئارد و ساوار و هەموو بەرهەمەکانی تری گەنمی لێ بەرهەم بهێنن ناوخۆی هەرێم و بازاری خوار و ناوەڕاستی عراقیش تەسویقی بکەنەوە. باشە، بۆ بنەتۆی ئەم ساڵ چیتان کردووە؟ وەزارەت چی کردووە بۆی چ جۆرە بنەتۆیەکتان پەسەند کردووە؟ بەنسبەت بنەتۆ طبیعی وەزارەت خاوەنی زیاتر لە 25 تەرزی بنەتۆیە تا ئەو کەسە تەرزی پەسەندکرا و تۆمارکراو بە ناوی وەزارەت. ئێستا 11 تەرزی تر لە مەرحەلەی تۆمارکردن و پەسەندکردنن، 8 تەرزی گەنمە و 2 تەرزینۆک لەگە تەرزێکی پاقلە. طبیعی ئەم تەرزانە هەمووی دوای چەند ساڵ توێژینەوە لە توێژینەوەکانی سەر بە وەزارەتی کشتتوکاڵ توێژینەوەی پارێزگاکان چەند ساڵ توێژینەوەیان لەسەر کراوە ئیثباتی ئەوە کراوە کە هەم بەرهەمیان زیاترە و هەم زیاتر بەرگەی باشە. ئەو تەرزانەی کە ئاماژەی پێیەکەی هەمویان بەرهەمی ناوخۆن و خاصێتەکانیان چییە؟ بەرگەی گۆڕانی کەش و هەواگرن و چۆن ئێوە ینی بڕشتەکەی چۆن جاتان کردوتەوە؟ طبیعی تەرزەکانی تریش ئەوەی کە پێش ئێستا پەسەند کراون ئەوانش هەمویان هەر بەرهەمی ناوخۆن و ئەم 11 تەرزە نوێش ئەوانش هەمویان هەر بەرهەمی ناوخۆن وەک باسم کرد بەرهەمی توێژینەوە کشتتوکاڵیەکانن و ینی بە جێرەی گۆڕانکاری کەش و هەوا بە جێرەی نزبەی باران توێژینەوەکان تەوان بە سوپاسەوە توێژینەوەیان لەسەر کردو توانیتیان بەرهەمی بێنن کەواتە ئەو تەرزە نوێیانە زیاتر بەرهەمی ینی زیاتر بەرگەی کەم ئاوی و وشکی دەگرن و بەرزی پلەی گەرمە و لە هەمان کات بڕشتیان بەرهەمیشیان زیاترە لە تەرزەکانی تر بالئەخەس لە تەرزە هاوردەکراوەکان. ینی باشترە لە زۆر باشتر لە تەرزە هاوردەکراوەکان. طبیعی ئەوە ئیثبات کراوە بە توێژینەوە ئیثبات کراوە. باشە. ساختکردنەوەی بەروبوومی جوتیاران تا چەند گرنگە بۆ پاڵپشتیکردنیان؟ طبیعی ینی گەورەترین کێشەی جوتیارەوەی بەرهەمەکەی ساخ بکرێتەوە و ئێستا لە هەموو جیهان ئەوە متەبعە. ساختکردنەوەی بەرهەم باشترە لەوەی کە دامی جوتیار بکرێت و لەو سەرەوە کە بەرهەمەکەی بەرهەم دێت نەتوانی جوتیارەکە نەتوانێت ساغی بکاتەوە. بە خۆشحالیە وەک باسم کرد جگە لە بەرهەمی گەنم هەنار پەتاتە هەنجین و زۆر لە بەرهەمەکانی تر توانیتمان بینێرینە دەرەوەی وڵات و هەروەک پێش ماوەیەک لە زۆربەی میدیاکان باسکرا ینی لە ڕێستۆرانتە جیهانیەکان ئەوانەی کە بڵێن مارکەی عالەمی نەتوانیتیان سوود لە بەرهەمی پەتاتە وەربگرن بە هەماشت لە بۆ بەرهەمی هەناریش ئەوانیش ینی لە مارکە عالەمیە با بڵێن ئەوانەی کە زۆر بەربڵاون توانیتیان سوود لە بەرهەمی هەناریش وەربگرن. باشە. ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە ناوخۆ یەکێکە لە هەوڵەکانی حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ. تا چەند گرنگە بۆ ئاسایشی خۆراک بە تایبەت لە ناوخۆدا؟ طبیعی ینی مهمترین نقطە ئەوەیە وا دەکە عەملە سەعبەکە هەر لە ناوخۆ بمێنێتەوە وا دەکە کە ئێمە بۆ نمونە ئەو پارە زۆرە نەنێرینە دەرەوە بۆ هاوردەکردنی بەرهەم. ئەوە یەکەم شتە کە گەیشتێ مەرحەلەک اکتیفای دروست بوو توانیت بینەریتە دەرەوە عملیەکە پێچەوانە دەبی ئەو عەملە سەعبەیە لە دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان. ئەمە جگە لەوەی وا لە جوتیارەکە دەکات کە بەردەوام بێت و بەڵکو تەشجیعیش ببێت لە بۆ بەرهەمی زیاتر یان لە بۆ تەنەوەعی بەرهەم. بۆ نمونە مەثەلاً لە گەنمە شامی پێش چەند ساڵێک گەنمە شامی بۆ ڕێژەیە نەبوو
بەڵام ئەو تەسویقەکە لە ناوخۆ دروست بوو وای کرد جوتیارەکان زیاتر گەنمەشامی بچینن و لە بۆ زۆربەی بەرهەمەکانی تر. بەڕێز ڕێژین سدێق بەڕێوەبەری پەسەندکردنی بنێتۆ لە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە بە هیوایین کە ساڵێکی پڕ بەرهەم بێ بۆ جوتیارانیش بە هەوڵی ئێوە. سپاس دەستان خۆش بێت. سپاس.